هەفتەیەکی نوێی خولی نایابی عێراقە و لا یاریگای خۆی پێشمەرگەی سلێمانی پێشوازی لایانی حسێنی بەغدا کرد. ئەم یاریە بۆ پێشمەرگەی سلێمانی تایبەتمەندی خۆی هەیە، بە جۆرێک دەیەوێت هەر چۆن بێت یەکەم بردنەوە لە خولەکە تۆمار بکات کە سەرجەم یاریەکانی پێشووی بە یەکسانی تەواو کردووە. لا تایم یەکەم پێشمەرگەی سلێمانی توانی بە تاکە گۆڵێکی کینگسلی ئەو بۆ مینۆی پیشەگەر پێش بکەوێت کاتێک لە خولەکی سیانزە تۆماری کرد. لا تایمی دووەم و لا خولەکی 55 نابژیوان یاریزانێکی حسێنی بە کارتی سوور کردە دەرەوە. پێشمەرگەی سلێمانی توانی سوود لە کەمی یاریزانانی تیمی بەرامبەر ببینێت و لە هەوڵێکی تاکە کەسیدا لە خولەکی هەفتە محەممەد تەقی بە تۆمارکردنی گۆڵی دووەم برینی یانێ حسێنی قۆڵتر کرد. یاری تا کۆتایی بەو ئەنجامە بەردەوام بوو. پێشمەرگەی سلێمانی یەکەم بردنەوەی لە خولەکە بەدەستێنا. ئێوەزان لە سیاری پێشوە کە دوو یاری لە سەحی خۆمان بوو نەمانتوانی بوو سەرکەوتن تۆمارکەین، هەر سیارێکە بە تەعادولی کۆتایی پێهات بوو. هەروها یاری پێشوش بەهۆی کێشەیەک کە ئیتیحاد پێشتراگەداری نەکردبوون یاری پێشوشمان تاجیل کرا، بۆیە سێ یاری پێشوو تەنها سێ تەعادولیمانە بوو. بەڵام سپاس بەخوام یاریە توانیمان یەکەم سەرکەوتن بەدەست بێین کە پێمان وایە ئەمە لەوانەیە ئینشەڵڵا ببێتە دافعێکی باش بۆ یاریەکانی داهاتوو، چونکە زەختێک لەسەر یاریزانەکان بوون. خۆتان نەزان حاڵی تیپ هەنێک جار وایە وازانێ ناتوانێت بردنەوە تۆمار بکە. الحمد لله دافعی باشە بی انشاءالله بۆ یاریەکانی داهاتوو. خۆتە زانی فەرقەیمە شخصیەتی هەیە، بەس ئەمە سێ یاری پێشتر نەتیجەمان نەبوو لەبەر ئەوە هەر بە حەماسەت و ئەومانە کرد بۆ ئەوەی سێ خەڵ بەدەست بێنین. الحمد لله کۆتایی توانیمان سێ خەڵ بەدەست بێنین. تاکید طموحمان ئەوەیە سەرکەوین. ئەمە خۆتە زانی لە دوو ساڵی پێشتریش پلەی دووەممان بەدەستێناوە. انشاءالله ئەم ساڵ سەرکەوین پشتیوانی خوای گەورە. یاری ئەمڕۆمان خراپ نەبوو، بەڵام نەمانتوانی سەرکەوتوو بین لە تۆمارکردنی گۆڵ و کەمی یاریزان لە تایمی دووەم بارگرانی بۆ دروست کردین. چاوەڕی باشتر لە یانەکە دەکەین بۆ یاریەکانی داهاتوو. لا دوای تێپەڕبوونی 5 هەفتە لە خولی نایابی عێراق پێشمەرگەی سلێمانی لە کۆی 4 یاری ئەنجام درا و خاوەنی 6 خاڵە و یانی حسێنی بەغداش خاوەنی تەنها 4 خاڵە. پێشمەرگەی سلێمانی لە یاریگای خۆی توانی بە یەکەم سێ خاڵی ئەم وەرزەی خولی نایابی عێراق شاد ببێت، بەڵام ئەم سێ خاڵە هێشتا لە چاوەڕوانی کارگەڕیانەکەدا نییە کە دەیانەوێت لەم ساڵدا سەرکەوتن بۆ خولی ئەستێرەکانی عێراق بەدەست بهێنن. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.